دووبارە سڵاو بەڕێزان. کاگە بووبەکر تۆ بەردەوام بە بیرکردنەوە و بە نووسینەکانی شتوانێ دەرکەوتووە کە یەکێکی لەوانەیە لەگەڵ تەوزیفکردنی دین نیت لە سیاسەتە. ئەم بیرۆکەی ئێوە بۆ تا ئێستا نەبووە بە شتێکی چەسپاو لە ناو یەکگرتووی ئیسلامیە، یان تۆ هەڵوێستێکی دیاریکراوە نەبووە لەسەر ئەم فکری خۆت، ئەم بیرۆکەی خۆت ناو یەکگرتووە لە کاتێکە خەڵکی کە هەبوو هەیان بۆ نمونەش وەکو مامۆستا عەبدوڕەحمان سدیق. بەڵێ من بەردەوام هەڵوێستم هەبووە، من پیاوێکم بەوە ناسراوم ڕاشکاوم و ناترسم لە دەربڕینی بیر و ڕاکانی خۆم و تەحملی مەسئولیەتی بیر و ڕاکانیش مەکەم، چونکە پێم وایە دڵسۆزی ئەنوێنم بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵگاکەشم کە ئەو دووشتە زۆر گرنگن بۆ من پێوەرن لە هەموو قسەکردنەکانی خۆمە. من دژی تەوزیفکردنی ڕۆژانەی سیاسەتم دینم لە کاری سیاسیە. ئینا پێم وایە کە دین ڕوح ئەخلاقیەکەی دین، دیوە قیەمەکەی دین، دیوە مەبادیئیە و گردونیەکەی دین ئەتوانێت خزمەتێکی گەورە بە سیاسەتکە بە تایبەتی لەم کۆمەڵگای ئێمەیە. بەمانایەکتر ئەبێ دین وەکو سەرچاوەیەکی گەورەی قیەم و ئەخلاق لێوەرگرتن لە پشتی سیاسەتەوە بێ، نابێت لە بەردەم سیاسەتەوە بێ، نابێ ئیستیهلاکی سیاسی ڕۆژانە تێکەڵاو بە مەسایلی دینی بکرێت. ئەبێ هێزە سیاسیەکان بە ئیسلامیەکانەوە خۆیان بەرپرس بن لەو، نەک هەیبەتی ئیسلام ببێ بە بەشێک لە ململانەی سیاسی ڕۆژانە لە شێرەکانە. بەمانایەکتر دین دوو ڕۆڵی هەیە لە سیاسەتە، یەکەمیان قیەم ببەخشێ بە فکری سیاسی، بەشدار بێت لە بەخشینی قیەم و ئەخلاق بە فکری سیاسی، دووەم بەشدار بێت لە دروستکردنی ویژدانی زیندوو بۆ سیاسەتمەدار. بە دەرلەوە کاری سیاسی کارێکی عەقڵانیە، کارێکی موەسساتیە، ئەبێ ئینسانەکان لە ڕێی سنوودارکردنی دەسەڵاتەکانەوە، لە ڕێی بەهێزکردنی موەسسەتەکانی چاودێریکردنەوە، لە ڕێی عەقڵانیکردنی ژیانی حیزبیەوە و لە ڕێی هەموو ئەو میکانیزم و شێوازانەی کە فکری سیاسی نوێ و هاوچەرخ و ئەزمموی بەشەری داهێنەوە ئەبێ کاری سیاسی خۆت بکەیت. دین ڕۆڵێکی گەورە هەیە، بەڵام بزانی چۆن بەکارێنێ. هەڵوێست ئەوە نییە کە تۆ مەسەل بۆ نمونە لە چوارچێوەیەکە بیتە دەرەویانەی دەدەرەوە. هەڵوێست ئەوەیە کە تۆ بیرکردنەوەیەکی دیاریکراوەتە بێ، بەڕاستی بزانی و دیفاعی لێ بکەی و ئامادەبی لەسەر ئەوە قوربانیش بی. دەرەوەی حیزبێک و ناوە حیزبجاری وایە بەرژەوەندی لەوەیە تۆ لەو چوارچێوەیە بمێریتەوە بۆی زیاتر تەفەهم بکرێی و تێگەیشتن هەبێ، ئەگەر خراپ تێگەیشتن و لێڵ تێگەیشتن هەیە بڕەوێتەوە و تێپەڕینی ڕۆژگاریش هەندێک جار زەمانەتیەوە کە دڵسۆزی تۆ و تێگەیشتنی تۆ و هاوسەنگی تێگەیشتنی تۆ بۆ زۆر کەس دەرکەیە. یەکگرتووی ئیسلامی کوردستانیش دینی خسۆتە پێش سیاسەتەوە لە پرۆگرام یەکگرتووی ئیسلامی کوردستانە نەخێر. بە ئەو پرۆگرامی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئێستا تەبەنی کردووە پرۆگرامی حیزبێکی ڕاقیە، یعنی وەکو حیزبێکی داد و گەشە پێدانی تورکیا و غەیری ئەوە کە ئێستا لە دنیاە حیزبی ئیسلامیەکان و جیلێکی نوێ و نەوەیەکی نوێ لە حیزبی ئیسلامیەکان دروست بوون. یعنی ئەو پرۆگرامەی ئێستا کۆنگرەی یەکگرتوو چەسپاندیوێتی بەڕاستی من بەش بە حاڵی خۆم بە پرۆگرامێکی پێشکەوتویە زانم، یعنی بە گەشەگردوویە زانم، بە حیزبێکی دیموکراتی ئیسلامی، بەڵام تا چەند سەد لە سەد پەیڕەوی ئەکەن. بەڵام لە کردەوەیە تا ئێستا هەندێ ڕواڵەت ماوە، نا یەکگرتووی ئیسلامی کوردستان لە هەموو شتێکە، بەڵام هەندێ ڕواڵەت ماوە، ئەویش پەیوەندی بە تێکەڵاوبوونی ئیشە دەعاویەکان لەگەڵ ئیشە سیاسیەکانەوە هەیە کە لە هەموو جیهانی ئیسلامی بە حیزبی ئیخوانەکان و غەیری ئیسلامیەکان بە تایبەتی لە دنیا عەرەبە ئێستا ئەو دووباری ئیشکردنە جیابەتەوە. بەڵام لەگەڵ تێکەڵاومانەوەی ئەو دووبارە لە ناو هێزی سیاسی ئیسلامی کوردستانەکانە هەندێک جار هەستەکرێ ئیشە سیاسی و دەعاویەکە بەیە کاتێکەڵەکرێ کە بە بڕای من هەندێک جار هەردووکیان زەرەرەکەن، ئیشە دەعاویەکە زەرەرەکە، ئیشە سیاسیەکە ژغرەرەکە. ئەوە ژێکێکە لە تەوەری ئەو مناقەشانەی لە چەند ساڵی ڕابردووە ئێمە شتمان لەسەر نووسیوە و قسەمان لەسەر کردو و قسەشی لەسەرەکەین. لەبەرەوە مناقەشەیەکیش نە پەیوەندی بێگرتەوە هەبێ، مناقەشەیەکە پەیوەندی بە زۆربەی هەرە زۆری هێزە ئیسلامیەکانی ناوچەکەەوە هەیە، لەوانەش هەموو ئەو هێزانەی پاشخانی خوانین لە ڕووی مێژوویە. پەیوەندی ئێوە لەگەڵ داد و گەشەپێدان چییە؟ تا چەند یەکگرتوو لەژێر تەسیری داد و گەشەپێدانایە؟ من حەزمە کرد یەکگرتوو بەدەر لە پەیوەندی داد و گەشەپێدان بە قەزیە کوردی و ئەوانەوە حەزمە کرد تا ڕادەیەکی زۆر نمونەی داد و گەشەپێدان لە کوردستانە ئێمە لەژێر تەسیریا بین. ئەتوانن دووبارێکەنەوە ئەو تەجروبەیەکە لە تورکیا هەیە؟ یعنی من جارێ ئەو پرسیاریان لێ کردم، وتم بە بڕای من ئێمە داد و گەشەپێدانی وڵاتی خۆمانین، لەبەرەوەی ئێمە داد و گەشەپێدانی تورکیا بین ئەوە هەمووی پەیوەندی بە بڕیاری سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە نییە، ئەوە پەیوەندی بە پێشکەوتن و گەشەکردنی ژینگەی سیاسی و کولتور و ئەدای سیاسی حکوومەتی هەرێمی کوردستان و حیزب سیاسەکان و کۆی ژیانی سیاسی ئێمە هەیە لە هەرێمی کوردستانە. ئایا واقعی سیاسی ئێمە بەرزەبێتەوە بۆ ئاستی تورکیا
تا ئێمە داد و گەشە پێدانێکی کوردستان بەو ئاستی ئێستا لە تورکیایە لە کوردستان دروستکەین و ئەزمموی هەڵقڵاوی کوردستانی خۆمان بێ تا ئەو کاتە بڵێ بۆ ئێستای وڵاتی خۆمان تا ڕادەیەک ئێمە داد و گەشە پێدانی کۆمەڵگای کوردستانی خۆمان. تۆتێ بە در لە تەسەڕوفاتی داد و گەشە پێدان لە مەسلەی کوردیە، بەڵام ئێوە وەکو یەکگرتووی ئیسلامی کەمترین قسەتان لەسەر کێشەی کوردی لە باکووری کوردستانە هەیە، ئەمە گەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێوە پەیوەندێکی زۆر باشان لەگە داد و گەشە پێدان هەیە؟ نا ئێمە زۆرترین قسەمان لەسەر کێشەی کورد لە کوردستانی باکوورە هەیە بەو ئەگەرێکی متابعامان بکەوە ئێمە پەیوەندی نزیکشمان لەگەڵ قەندیلیشە هەیە لەگەڵ پاکەکەشە لەگەڵ کوردانی باکوور و هەندێک لە چالاگوانەکانیشە و چەندین جار لەگەڵ داد و گەشە پێدانیش لەبارەی قەزی کوردەوە قسەمان کردووە. ئێمە دیدیەمە لە بارەی قەزی کوردەوە ڕۆشنە، ئێمە لە سەنگەری میلەتی خۆمانین و میلەتی خۆمان پێمان وایە مافی ئەوەی هەیە لە هەموو پارچەکانی کوردستانە مافی چارەنووسی خۆی دیاریکە و قەواری سربەخۆی خۆی دیاریکە. گەورەترین چوارە منەتەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کووردە، زوڵمێکی مێژووی لێکراوە، ڕوحی عەدالەت خوازی ئیسلامی و پرەنسیپەکانی مافی چارەی خۆنووسین و هەموو پرەنسیپە ئەخلاقی گردوونیەکانی ئەم سەردەمەش داوایەوە کە کوردە و زوڵمەی لەسەر لاچێ و مافی چارە نووسینی خۆی دیاریکە ئێمە ڕاستگۆیانە تا سەر لەسەر ئەم شتەی خۆمانە بینینەوە و بەشێک بین لە هەموو ئەو هەوڵانەی لە کوردستانە هەیە هەوڵی جددی بۆی کورد بگا بۆ مافی خۆی لە هەر شوێنێ بین نوێنەری ویژدان و مافی میلەتەکەی خۆمان. پەیوەندیتان لەگەڵ ئێرانە چۆنە؟ وەکەر هێزێکی تر لەم هێزانێتتر پەیوەندیمان لەگەڵ جمهوری ئیسلامی ئێرانە هەیە، نووسنگەیەکمان لە تارانە هەیە، وەک هێزێکی دراوسێ مامەڵی لەگەڵاکەین لە چوارچێوەی دراوسێتی باش و بەرژەوەندی هەردوولاو واروەها یاسا و ڕێسەکانی هەرێمی کوردستان. ئەو پەیوەندیەتان هیچ جارێک کێشەی بۆ دروست نەکردوون بە تایبەتیش لە ڕووی سەرچاوی مادیەوە یان پەیوەندیەکانتان لەگەڵ دۆستەکانتان لە وڵاتی خلیجە؟ ئەیتوانن ڕوونتری بکەیتەوە؟ یعنی ئەو پەیوەندی ئێوە لەگە کۆماری ئیسلامی ئێرانە کە هەتانە هیچ جارێک نەبوو تەمای دروستبوونی کێشە بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان بە تایبەتیش لەگە دۆستەکانی ئێوە لە خلیجە عەرەبی؟ نا ئێمە جارێ ئەو دۆستایەتێمان لەگەڵ وڵاتانی خلیج نییە. ئەگەر دۆستایەتیشمان هەبێ ئێمە لە منتەڵەقی کوردستانی بوون و یەکگرتووی ئیسلامی کوردستان و ئەمانەوە پەیوەندیە بەستین پەیوەندی لەگەڵ لایەنێکی دەوڵەتێک بین دیژی دەوڵەتێکی ترشتی وا ناکەین. ئێمە پێمان وایە هەرێم بە هەموو ئەو ڕخنانەی لە هەرێمیشمان هەیە قەوارەیەکە چوارچێوەیەکە یعنی مؤسساتێکە ڕێسا و ڕێسایەکە ئیلتیزامێکی اخلاقیە بەرژەوەندێکی باڵای نەتەوەیە لەبەرەوەی ئێمە بە هیچ جۆرە کێشەی لەو جۆرەمان بۆ دروست نەبووە. بەڵام هەندێک جار ئەبینە شوێنی ڕخنە لێگرتنی کۆماری ئیسلامی ئێران دەربارەی هەندێک لەو هەڵوێستانەی کە گرتومانە بە تایبەتی لە مەسەلە نەتەوەیەکان. بەڵێ مەسەلە نەتەوەیەکانتان لایەنە ئۆپۆزیسیۆنیەکەتان بۆ نمونە ئێمە پەیوەندیمان لەگەڵ هەندێک لە هێزە کوردیەکانی کوردستانی ئێران هەیە وەک حیزب دیموکرات و ئەوانە مەسەر کۆماری ئیسلامی کورد ئێران ئەو جۆرە پەیوەندی پێخۆشنە. بەڵێ زۆر باز لە مەسلەی ناوچەگەرێتی کرێت لە ناو یەکگرتووە باز لەوە کرێت کە ئەو پەتایی لەناو حیزبەکانی ترا هەیە لە ناو یەکگرتووی ئیسلامی کوردستانیشا هەیە. قسە لەسەر ئەوەیە کە بەشێکی زۆری جونگە بنەڕەتیەکانی یەکگرتووی ئیسلامی لەلایەن خەڵکی ناوچێکی دیاریکراوە. ناوچەی کوێ؟ کە باز لەوە ئەکرێت لە ناوچەی هەڵەبجە و هۆرامانەوە قۆڕخ کرابێت. ئەم کۆنگرەی دواییتان توانی چارەسەر بۆ ئەمەش دابنێ؟ هەر خۆی کێشە نیە تا چارەسەری بۆ دابرین ئەوەی پەیوەندی بە هەڵەبجەوە بێ. لە ڕوومێژوویەوە سەرهەڵدانی ئیسلامی هاوچەرخ ئەم بژانەوەی ڕەوتە ئیسلامی هاوچەرخ لە ناوچەی هەڵەبجە بە یەکەم جار سەری هەڵداوە. ئەتوانین بڵێن دەست پێشخەرێکی مێژووی لە ڕووی ئیسلامی و لەو ناوچەیە هەبووە تەراکمات و کەڵەکەبوونێکی مێژووی هەبووە بۆ یە کادرێکی زۆرتر لەو ناوچەیە دروست بوون. دوای بەهۆی ڕووداوەکانی شیمیابارانی هەڵەبجە ئەو تاوانەی دەرحەق بۆوان کرا بە کوردستانە بڵاو بوونەوە بە دەرەوەی کوردستان و ناوەی کوردستانە. ئەمە وای لێکردوون ئەو ناوچەیە وەکوتمان لە ڕووی مێژوویەوە دەست پێشخەر بن و خەڵکیان پێشکەوتوتر بێ. هەڵەبجەیەکان خۆیان یعنی لە چەند دەنگێکی دیاریکرا و زیاترنی لە ناو یەکگرتووی ئیسلامی کوردستانە. ئەگەر ئەوان لە میکانیزمێکی دەرەوەی کۆنگرەیە گرت و هەڵبژاردننی ئازادی ئەندامانی کۆنگرە کە هی سەرتاسەری کوردستان ئەوان هەڵبژێرن ئەم قسەیە ڕاستە. بەڵام ئەوەی کە خەڵکی هەڵبژێر خەڵکی زاخۆ و ئامێدی و دوهۆک و سلێمانی و هەولێرە یعنی لەبەرەوەی لە کۆنگرەیەکی ئازادە هەڵبژێرێن بە بڕای من ئەوە هیچ کێشە نیە و مافی خۆیانە و ئێمە ناتوانین بڵین لەبەرەوەی ئەمە سێ کەس خەڵکی هەڵەبجەیە وەڵام سێ کەسە ئەمە ناتەندروستە یا ناوچەگەریە لە کاتێکە 550-600 دەنگ بێنە و لە ڕیزی پێشەوەی ئەو کەسانەیە بێت دەنگ بێنە لە هەرێمی کوردستان. ئێوە نەفوزی جەماوەریتان لە ناوچەکانی هەڵەبجە هۆرامان زیاترەیە لە بادینان؟ ئێمە یەکەم معقەلمان سلەیمانیە، دووەم ناوچەی بادینانە، سێم هەولێرە. بەڵێ ینی بادینانتان بە وەکو سلێمانی و
بە پلەی یەکەم جەماوەری یەکگرتوو لە سلێمانیایە، بە پلەی دووەم لە بادینانەیە، بە پلەی سێم لە هەولێرەیە. ڕیزبەندی دەنگەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەم جۆرەمان پێڵە. بەڵێ تا چەند ئومێدتان بۆ هەیە لەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگانی داهاتوە لە ناوچەی بادینان ڕێژێکی باش بێنن؟ بە پێی ئەو زانیارەی لە بەردەستی ئەمەیە یەکگرتووی ئیسلامی کوردستان گەشاکە دەنگەکانی گۆڕە لەم ئاستی ئێستاە نامێنێتەوە و ئاسوەیەکی لە بەرچاوە هەندێک بارودۆخی شەیە لە قازانجی یەکگرتووە، بەڵام لە هەموو حاڵەتێکە بۆی بزانین ئەو هەڵکشانە تا چەندە ئەبێت چاوەڕێی هەڵبژاردنەکان بکەین و بزانین تا چەند هەڵبژاردنەکان هەڵبژاردنێکی دادپەروەرانە و ئازاد و ڕوون و بێکێشا. باشە ئەگەر ئێوە بتانەوێت نمونەیەکی داد و گەشە پێدان بن لە کوردستانە، داد و گەشە پێدانی کوردستان بن، نابێت بڕاتان بە کۆمەلگایەکی مەدەنی هەبێ، کۆمەلگایەکە تایە هەموو ئازادیەکان فراهم کرابێ؟ طبیعی ئەمە نامانەوێ ئیستنساخی هیچ فۆتۆ لە ڕووی علمیەوە ئیستنساخی هیچ ئەزمونێک سەرکەوتو نابێت لە وڵاتی خۆتە، ئەبێت تۆ هەوڵدەی ئەزمموی کۆمەلگای خۆت بی، بەڵام سوود لە هەموو ئەزمونونەکانی دنیا وەرگری، بەڵام ئەزمونێکی نزیکیش لە خۆتەوە دیاریکی کە زۆرترین ئیسفادەی لێ وەرگری. ئێمە بۆ باسی دادوگە من بەش بە حاڵی خۆم بۆ باسی داد و گەشە پێدانەکەم لەبەرەوەی لە ناو گەشەکردووترین وڵاتی ناوچەکەیە لە ڕووی حەداسە و مۆدێرنەوە، لە ناو دڵی مۆدەرنەی هاوچەرخە هێزێکی ئیسلامی چۆن مامەڵە لەگەڵ مؤسساتەکانی دەوڵەت و جیاوازی و دیموکراسی و جیهان و ئەم جۆرە شتانەکە ئەمە ئەزمونێکی گرنگە، جیاوازە لە ئەزمونێکی تر کە لە دۆخی پێش مۆدێرنەیە یا نیمچە مۆدێرنەیە مامەڵاکە کە هێشتا سنەت و تراس و ئەم جۆرە شتانە بەسەر بیرکردنەوەی زاڵەوە تۆ ناتوانانی وەکو ئەزمونێک سەیریکەی. ئێمە لەو ڕۆوە ئەزمموی کۆمەلگای خۆمان دروستکە بڕوامان بە کۆمەلگای مەدەنی هەیە، ئێمە بەڵێ لە پرۆگرامی خۆمان ویستومانە پشتیوانی لە کۆمەلگای مەدەنیشکەین، بڕوامان بە جیاوازی بڕوامان بە جیاوازی ئاینی نەتەوەیی فکری سیاسی لە کوردستانی خۆمانە هەیە، هەموو پرەنسیپەکانی دیموکراسی لە کوردستانە ئاڵگۆڕی ئاشتانی دەسەڵات فرەی سیاسی و نەتەوەی مەزەبی و لە ڕاستێت تێکۆشانی ئازادانە مافەکە تا شخصی و تاکە کەسەکانی ئینسان هەمووی بەشێکن لە پرۆگرامی یەکگرتووی ئیسلامی کوردستان بۆ بە ئەزممونیش پابەت بین بەوە هیوادارم کە لە ڕۆژە لە ڕۆژان لە کوردستانە زۆرینەیەکی وابێنین ئەزمموی ئێمە تاقی بێتەوە بە خەڵکی کوردستان زانین تا چە ناتوانین ملتەزم بین بەو سەرەتایانەمە. ویستم ئەو باوەڕبوونی ئێوە ببستمەوە بەو ڕووداوانەی کە لە بادینان ڕوویە، تایە ئێوە تۆمەتبارکران بەوەی کە هێرشکراوە دەسە کۆمەڵێک دوکانی مەیفرۆشتن و کۆمەڵێک بە بڵێن ڕەفتاری لەم جۆرە. باش ئایا ئەگەرەمە لەلایەن عناسری ئێوە کرابێ ئەمە بڕۆبوونەوە کۆمەڵی مەدەنی و بە ئازادیە تاکە کەسێکان؟ قوربانجان دوای دەرکەوت کە ئێمە زوڵم لە کراوین و ئەوەی دژی ئەمەکرا دیعایەک بوو و بەرەنجامی نەبوونی زانیاری و هەڵەتێگەشتن و چاوەشێکردنێکی دەسەڵاتدارانی کوردستان بوو. دوای ئەوە دەرکەوت کە ئەوە هەڵەیە و ئەو بۆچوونە ڕاست نییە، هەر لەبەرەوە قەرەبووی بارگەکانش کرایەوە و لە دادگاکانیش ئێمە دادگا مسکاڵامان تۆمار کردو لەسەر هەمووانەی دەستدرێژیان کردوتە سەر ئێمە لەسەر ئەو ئەساسە. لەوێ چاوەشەکردن هەبوو و کەمی زانیاری هەبوو و تۆمەتبارکردن یەکگرتوو هەبوو و خاوەن تۆمەتەکان پەشیمان بنەوە لە تۆمەتەکانی خۆیان. بەڵێ ئێوە قەرەبووەکەتان دوای بردنەوەی دۆسیەکەی دادگا وەرگرتەوە؟ ناهێشتا دۆسەکەی دادگامان ماوە. ئێوە دۆسیەکەتان لەسەر پارتی دیموکراتی کوردستان بوو؟ لەسەر کۆمەڵی خەڵک بووە کە دەستنیشان کراون لە ناوچەکەیە کە بەشدار بوون لە هێرشکردنی ڕاستەخۆی لەسەر ناوچەکە لەسەر سووتاندنی بارگان. ئەی قەرەبووەکەتان لەکوێ وەرگرت؟ قەرەبووەکەمان لە چوارچێوەی ئەو بڕیاری پەرلەمانی کوردستانە وەرگرت لە حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی یەک هەموو فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستان بڕیارێکی بڕگەیان دەرکرد بوو دوای ئەوەی لیژنەیەکی لە کۆڵینەوەیان بۆ ڕووداوەکانی بادینا دروست کرد بوو لەیەکێ لە بڕگەکانی ئاڵێ قەرەبووکردنەوەی هەموو زیان لێکۆتوەکان لە کەس و لایەنەکان لە ڕووداوەکانی بادینانە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان و قەرەمی یەکگرتووی ئیسلامی کوردستان و هەموو خاوەن دوکان و بەرژەوەندیە زیان لێکەوتوەکان لە ناوچەکە بکاتەوە لەو چوارچێوەی ئێمە قەرەبوومان کردەوە. ئەمە جگەلەوەی من قانونی خۆمەی زانم کە حکوومەت لێپسرایەتی تەقسیری هەیە ئەگەر ئەو بڕیارش نەبووایە ئەبووە حکوومەتە قەرەبووی بکاتەوە لەبەرەوەی دام و دەستگاکانی بەداخەوە تەماشاکەر بوون یا ناکارا بوون یا بە ئەرکی خۆیان هەڵدەستاون لە کاتێکە ئەرکی ئەوانە پارێزگاری لە مافی هاوڵاتیان و سەر و ماڵ و ئاسایشی بەرگەکانی یەکگرتوو خەڵکی یەکگرتووشکە. هەرنۆ بڕگەکەی ئەو بڕیاری پەرلەمان جێبەجێکرا یان بەس قەرەبووەکەی ئێوە جێبەجێکرا؟ یعنی بڕگەکان باسی ئەوە بوو بەشێکەوە بۆ نمونە لە دادگاکان بچن بە دوای ئەوەیە بەشێکی من ئێستا بیزەبت هەرنۆ بڕگەکەم لە بەران نیە بەڵام زەقترینی ئەوە بوو دادگا خەڵکی مقەسیر دیاری بکرێت لە ڕووداوەکەیە ئەوانی کە دەستیانە بۆ لە تاوانەکەی ئەوە کێشەکە لە دادگای چاوەڕێ یەکلای بوونەوەکە بۆ قەرەبووکردنەوەی ئەو دۆسیە داناخنەوە
نادا نەخێر ئەگەر ئەو دۆسیەکە بەکراوەی ماوەتەوە محامەتەکان دیفاع لە کەیسەکەکەن ئەگەر بەسەر ئەوانە شاپچەسپێ ئەبێ ئەوانەش هەر ئیلتیزامێکی مادی و ئەدەبی لە بواری قانونی مەدەنی و جنایی شەکەوێتە سەریان ملتەزیم بن پێوە لەوانش تەعویزدا ئەمە تەنها ئەرکی حکوومەتە بەشەکەی حکوومەتە لە ڕووداوەکانە کە مقەسیر بووە لە ڕووی قانونیەوە و بڕیارێکی پەرلەمان هەیە مولزیمیەکە بە بژاردننی تەعویز دۆسیەکە بەکراوەی لە دەرگاکانە وەکو خۆی ماوە ئەمە بەرەنجامی سڵحێک نییە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان. بەڵێ زۆر باشە بڕێری تریش هەیە لە پەرلەمان دەرچوو جێبەجێ نەکراوە تا ئێستا ئەو یەکلاکردنەوەی ئەو دۆسی قەرەبووی ئێوە هیچ پەیوەندیەکی نەبوو بۆ بەشداری مامۆستا محەممەد فەرەج لە کۆبنەوەی لایەنە سیاسەکان لەگە سەر و شێرەی کوردستان لە پێش ئەوە ئەو حکوومەت مەسلەکەی جوڵاندبوو و بڕیار بوو کە قەرەبۆکە بکرێتەوە پەیوەندی بۆەوە ئەگەر نە بچوینە یانە چوینە هیچ کاریگەری لەسەر بەشداری مامۆستا محەممەد فەرەج و مامۆستا عەلی باپیر لەو کۆبوونەوەیە هیچی لە هەڵوێستی ئۆپۆزیسیۆن نەگۆڕی هیچ کێشێکی نەخستە نێوانتانەوە با کێشەیەکی خستە نێوانمانەوە بە بڕای من هەڵە تێگەیشتێک هەبوو و خراپ مامەڵەکردنی لەگەڵ دۆسەکەیە هەبوو وردە هەژان و ها غەڵە لێک تێگەیشتن و ڕخنە لێگرتنە کاتەکایەوە بەڵام دوایی ئێمە لیژنەی هەمانگی دانیشتین و ئەو شتانەمان باز کرد ئەو وردە شەڕانەش هەندێک جار بە بڕای من ئەبێتە سەرەتایەک بۆ پتەوترکردنی پەیوەندیەکان و ڕوونکردنەوەی زیاتری دیدگاکان و ڕەواندنەوەی هەنێ بەدگومانی لە نێوان هێزەکانە من پێم وایە تۆزە شەڕ بوو بەڵام بە قازانجی زیاتر پتەوکردنی پەیوەندی نێوان هێز ئۆپۆزیسیۆنەکان شکایەوە بەڵام لە داهاتۆ چۆن بە قازانجە شکێتەوانێ لایەکیان لایەنێک تۆمەتبارەکە بەوەی کە ئەمە شتی شخصیە و تێکەڵ بۆ بە سیاست و بە سڕاعی نێوان هەرێمی کوردستان و عێراق ئێوە ڕۆن هاوسۆزن لەگەڵ ئەو لایەنە و کۆبنەوە لەگەڵ یا و ئەوانشتی ناڕسمی بوون وترابوون نوێنەری بزوتنەوەی گۆڕان نوێنەری یەکگرتووی ئیسلامی کوردستان نوێنەری کۆمەڵی ئیسلام لەو پرس کۆنفرانسەیە کە ئێمە بەست بوومان لە دوای ئەوە هەمووان کە ئێمە تەفەهومی هەڵوێستی یەکترێگرین ڕێز لە بۆچوونەکانی یەکترێگرین لە هەموو ئەو شتانی پەیوەندی بە ئازادی خۆمانەوەیە پاکێجێکیش کۆمەڵی پاکێجێکیشمان هەیە ئیمزامە لەسەر کردو ملتەزیمین پێوەی هەماهەنگی شەکەین هەموو ئەو شتانەی کە ئەگەینە تێگەشتنی هەڵ زۆر باشە دوایین کۆنگری یەکگرتووی ئیسلامی کوردستان کە قسەی زۆری لەسەر کرا لەم کۆنگرەیە ئەوترێت کە باڵی ڕێفۆرم بە تەواوی لەناو یەکگرتووی ئیسلامی کوردستانە لەناوبرا بۆ ئەم قسەیەکرێ بەڵام بە کورتی تکایە بەداخەو من نازانم باڵ یعنیچی لە یەکگرتووی ئیسلامی کوردستانە باڵ نەبووە ئەو ڕۆتێک کە ڕێفۆرم کا لە ئاراستی فکری هەبوو ئاراستی فکری هەبووە ئەگەر بێت و ئەو کەسانش بەراوردکن لەوانەیەکێکیان منم بەشێک یەکێ لەوانم چوارەمی دەنگی کۆنگرە بووم لە یەکگرتووی ئیسلامی کوردستانە مامۆستا عەلی هادی عەلی بەهۆی بارودۆخێکی دیاری کراوە کە چاوەڕوان نەکرا جێگەی مامۆستا سەلاحەدین بگرێتەوە و یەکێ لە شەخسەتەکان بوو ئەو مەسەلەیە بەهۆی ئەو کێشە 2 ساڵە بوو ئەو جێی نەگرتەوە ئەتوانم بڵێم لە ڕاستیە و قسێ بەو جۆرە نییە بەهۆی کێشەی مامۆستا هادی عەلی خۆیەوە بوو کە نەیتوانی جێی مامۆستا سەلاحەدین بۆی ئەو کێشەی لە کۆنفرانسی ڕابردووە دروستە بوو ئینایەکی لەو شخصێتە گرنگانەی پاڵەورا بوون بۆ جێگەی مامۆستا سەلاحەدین مامۆستا هادی عەلی بوو کۆنفرانسەکەی مایسی 2010 لەو کۆنفرانسە ئەوانەی کە لەسەر ڕێفۆرم حساب بوون زیاترین دەنگیان هێنا دەنگشتیانە بەڵێ زیاترین بەشداری ینی زیاترین بەشداریان هەبوو هەر ڕاوێشکارانە بوون ینی بە جۆرێک لە جۆرەکان ناتوانین بڵێن مسایتر بوون بەسەر ئەجوایی کۆنفرانس هەرم جۆرە دابشکردن و پۆڵەنکردنە بە بڕای من ورت نییە هەندێک جار لە ڕاگەیاندنای خوێنمەوە ئەڵێنە مەر سەر بە محافظ و ئەوە سەر بە ڕیفۆرم خوازە و بەڕاستی ینی غەڵەت و پەڵەتی زۆری تایە بیرکردنەوەی جیاواز لە ناو یەکگرتووی ئیسلامی کوردستانە هەیە بەڵێ خەڵکە بووە لە بیرکردنەوەیەکی گەشەکردنی هەبووە تێڕوانینێکی مەسەل ورتری هەبوو بۆ ناوەڕۆکی ئیسلاح بڵێ بەڵام ناسنامی حیزبەکە خۆی ئیسلاحیە بەڵام ئایا لە ورتکردنەوەی میسلاحەیە هەمومان وەک بیرەکەینەوە نەخێر وەک ناکەینەوە و تا ئێستا ئەو بیرکردنەوە جیاوازیانە لە ناو یەکگرتووی ئیسلامی کوردستان لە چوارچەوەی بنەماگشتەکانی حیزبەکە بەردەوام یعنی تۆ ئینکاری لەوە ئەکەیت کە ڕەوتێک هەبوو بە ناوی ڕیفۆرم لە ناو یەکگرتووە ڕەوت نەبووە لە شێوەی ڕەوتێکا بوو بێتوانین بڵێن لە شێوەی ڕەوتێکا بوو ئاراستی فکری هەبووە ئەوە نەبووە خەڵکی کۆ ببنەوە بەیەکەوە تەکبیرکەن و ئەنجا خەڵکیان هەبێ و خەڵک بێنە قەنەعەت پێ بکەن و ئەمە نا خەباتێکی فکری بووە بیرکردنەوەیەک بووە خەڵکێکی زۆری شەبەوەکو ئەم بیری کردوێتەوە هەتا لە سەرکردایەتی حیزبەکەیە بۆ منەوەکو من بیری کردوێتەوە بەس وەکو من تعبیری نەداوە لە بیرکردنەوە بەڵێ مامۆستا هادی عەلی بۆ لەو کۆنگرەیە نەتوانی دەربچێ قسە لەسەر ئەوە ئەکرێت کە سەلاحەدین محەممەد بەهادین بەم مەسەلەی دەست لە کارکێشانەوەی لایەنێکی عاتفی لای ئەندامانی کۆنگرە دروست کرد کە ئەمەش دوجار کەوتە زیان گەیاندن بە هادی عەلی و ڕێگەی نایەکە دەرچێت
دەرنەچوونی مامۆستا هادی عەلی کە پاڵێراوی یەکەم بوو بە دەرچوون لە کاتی خۆیە و هەموو کەس بڕای وا بۆ گەرە و کێشانەی مایسی 2000 ئەو کێشانەی 2002 کۆنفرانسەکە نەبوونایە ئەو سەرۆکی مەکتەبی سیاسی بوو بە شێوەیەکی ئۆتۆماتیکی ئەوە چۆ جێگەی مامۆستا ساڵحەدین هەموو بیرکردنەوەکە لە ناو یەکگرتووەوە بوون بەڵام ئەو کێشانە دروست بوون کە دیارە ئۆباڵەکەی دابەشە بێ بەشێکی بەسەر مامۆستا خۆی بەشێکی بەسەر یەکگرتووی ئیسلامی و کوردستان و ئەوانەی لە ڕاستیە جۆرە بەکاریان هێنا لە منافسەی ناوخۆی حیزبیە ئەوەی نەیهێش دەرچێت بە تایبەتی مامۆستا هادی عەلی بە بڕای من کۆمەڵی لە بیرروڕاکانی لە ڕۆژنامەکانە بڵاو کردەوە یعنی هەندێک ڕخنەی توندی لە یەکگرتو کرد لە دەرەوەی یەکگرتو ئەمە تا ڕادەیە قاعدەی یەکگرتووی یعنی عاجزکردنی گەران کرد تۆزێ بێزاریکردن ئەگینا تا ئێستا ئەوانەی دەنگیشان پێ نەداوە پێیان وایە یەکێ لەو کەسایەتیە گرنگانەی پاڵێراو بوو بۆ ئەمیداری گەشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان هەر مامۆستا هادی عەلیە دیارە ئەو ململانەیە کاریگەری خۆیان بوو کە مامۆستا ساڵحەدینی تر پشتیوانی دەرچوونی ئەوی ناکرد و ئەو شت بڵاوکردنەوە لە دەرەوەی حیزبەکە کاریگەری هەبوو هەروەها ئەو ڕنگدانەوانەی کۆنفرانسەکە لە دوای کۆنفرانسەکە لە نێوان ئەم دوو ساڵەیە بە دڵنیایەوە کاریگەری هەبوو لەسەرەوەی کە دەرنەچێ بۆ کەسی یەکەم لە حیزبەکە بەڵام ببوورە زۆر بە کورتی ئەگەر ئازادی تاک لە ناو یەکگرتووی ئیسلامی کوردستانە هەبێ زۆر ئاساییە بە شتێک لەسەر یەکگرتوو بنووسرە لە دەرەوەی یەکگرتوو یعنی بۆ ئەمە کاریگەری بخاتە سەر کەسایەتی بۆ نمونە کەسی وەکو هادی عەلی تەفسیری خەڵکێکی زۆری ناو یەکگرتووە بوو بەت من باسی قاعدەی یەکگرتووەکەم ئەو دەو کەسی دووەمی حیزبەکە بووە و ئەگەر بۆچی ئەم شتانە ناو حیزبەکە ئیشی بۆ نەکردووە لە دەرەوە ئەینووسێ دووەمیان بمانەوە نەمانەوە لە ناو حیزبەکەیە یعنی هەموو شتە فکریەکان بە بەرەعەت وە کوشتی فکری نامێنەوە ئەو شتانە خەڵک چاوەڕێ کرد مامۆستا هادی عەلی شتەکان نەخاتە دەرەوە لەبەرچی لەبەرەوەی یەکگرتوو لە بەردەم فشارێکی زۆری دەرەوەی خۆیەتی زۆر هێرشەکرێتە سەر کیبریایی برینارەکرێ خەڵکی یەکگرتوو کەمتر تەحەملی ئەواکەن یەکێ لە ناو خۆشیە شەڕەکانی بەرێتە دەرەوە پێیان وایە خزمەتکردنە بە ئەو شەڕێتر کە دژی یەکگرتووە کرێ لە کاتێکە ئەو کەسە مەبەستی ئەوەش نەبوو بێ مەبەستی خزمەتکردنی خودی یەکگرتوو ببێ بۆیە ئەوانەی کە خەریکی ئیسلاحن لە ناو یەکگرتوو لە ناو حیزبەکانی شابێ ڕەچاوی هەستیاری قاعدەی حیزبەکە باسیەوە کرێت کە لە دو ساتەکانە محەممەد فەرەج خۆی بۆ ئەمینداری یەکگرتوو پاڵاوتووە کە ئەمەش کارتێ بوو لە دژی هادی عەلی بەکارهێنراوە لە دژی نازانم دژی هادی عەلی بەشێکی زۆری دەنگەکانی ئەوێ بردو لە دوایەمی ساتەکانە بەڵێ خۆی پاڵاوتووە ئێمە تا لە حزیەکی کەمتریش لە پێشەوە لێما پرسی تۆ خۆتە پاڵی وتی بڕیارم نەداوە لە دژی هادی عەلی بوو یا لە دژی تر نەبە بەڵام دوو جەم سەر دروست بوون مامۆستا محەممەد ڕەوف لەلایەکەوە هەبوو مامۆستا هادی عەلی لەلایەکەوە هەبوو ئەم تقریبان بوو بە قاسم مشتەرەک بوو بە پاڵێراوی سێم جۆرەکە حەلی وەسەط لە نێوان ئەو دوو پاڵەوە تا چەند سەلاحەدین محەممەد بەهادین لە پشتی دەرچوونی محەممەد فەرەجەوە وەستا لە پشتیوانە تا چۆن تەیدی کاندیدەکانی کرد لە کۆنگرێ بە ئاشکرای تەیدی کەسیانی نەکردووە ئەی بەنهێنی نازانم وەکو دوا پرسیار لەم کۆنگری دواییە سەلاحەدین محەممەد بەهادین ئەمینداری پێشووی یەکگرتووی ئیسلامی خۆی نەپاڵاوتەوە ئەمە کرایە هەڵایەکی زۆر گەورە لەلایەن ڕاگەاندنەکانی یەکگرتووی ئیسلامی و پێیجەکانیەوە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک و سایتەکانەوە زۆر باسیەوە کراکە ئەمە مۆدلێکی نوێیە و یەکگرتووی ئیسلامی داهێنا و وای کرد و وای کرد لە کاتێکە 15 ساڵە سەلاحەدین محەممەد بەهادین لە ساڵی 94 تا ئێستا ئەو ئەمینداری و حیزبێ و هەرماوەتەوە ئەسڵ وای هەتا مردن وەکو هەموویان درێژە پێ بەیان بەڵام ئەم ڕێتمە پێش یەکگرتووی ئیسلامی لە حیزبی شوعی داهێناوە ینی چەندین سکرتێری گواڕیەوە ئەم هەڵا ئەعلامیە لەکوێوە سەرچاوی مافی خۆی حیزبەکە هەڵی ئەعلامی لەسەر دروستکە دەستکەوتەکانی خۆی تەسویقکە لە هەموو دنیاە خۆسیاستکاری خێرخوازی نییە یعنی تۆ بڵێ ئەو مافێکی سروشتی حیزبەکەیە هەندێک پێشیانەوە بوو کەمی کرد نەیتوانی بە جۆری پێویستە ئەو هەڵویستە بقۆزێتەوە بۆ قازانجی خۆی دووەمیان ئێمە لە چوارچەوەی بارودۆخێکی نوێیە کەسایەتیەکی نوێ کە هێشتا ئەتوانێت لە حیزبەکەی خۆیان دەربچێتەوە و خەڵک چاوەڕێتی وەز لە پۆستەکەی هێنێ و لە چوارچەوەی هێزێکی ئیسلامیە لە ناوچەکە و هێزێکی سیاسی کاریگەرە لە ناوچەکەیە کە لە دوای مەسەر بزوتنەوەی گۆڕانەوە هێزی چوارەمە ئێستا دیارە جاران هێزی سێم بوو هەموو ئەم شتانە تەسیرە کاتە سەر ئەوەی کە ڕەمزیەتی واز ئاڵوگۆڕی دەسەڵاتەکە لێرەمانەیەکتر بە لە چاو بنمونانی بەڕێز زۆر باشە ئەبوو بەکر عەلی ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوونت خۆشەویستانم بۆ سەرنج و تێبینێگەتوان لە ڕگەی مەڵەدرسی بە ڕاشکاوی @nrttv.com پەیوەندیمان پێ بکەن تا هەفتەی ئایندۆ بە ڕاشکاویەکی تر هەموو لایەکتان بە خۆشی ئەسپێرم دەستخۆش.